هاوکارم تەرزا چەند هاوڵاتێکمان بۆ دەگرێ و زانیاری زیاترمان سەبارەت بە پێشانگاکە ئەداتێ. تەرزا سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش. سڵاو لێبێ تەرزا. بەڵێ لە کۆتا ڕۆژی ساڵی 2023 سڵاو لە ئێوە تاوی بینەرانی خۆشەویستمان بن لە هەر جێگەیەکەن بە ئومێدەم ئەم بەیانیش بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشی بێت بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ لە کۆتا ڕۆژی 2023 ئێمەش لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوام ئەبین. ڕاستە ئێمە ئێستا لە نێو پێشەنگایەکی کاری دەستین لە ناو سەرای سلێمانی، بەڵام بێگومان پرۆگرامەکەمان بە دوو بەش ئەتوانین ڕۆماڵی بکەین، بەشێکیان تەرخانەکەین بە تەواوی کارەکانی خاتونە دەستڕنگینەکان و لە هەمان کاتا بەشەکەی تر تەرخان ئەەکەین و کۆی خۆشتان ئاماژەتان پێکرد هاوکارانم باس لە پلانەکانی ساڵی تازە ئەەکەین لە ساڵی 2024 هەر کەسێک لە تاکەکانی کۆمەڵگا چ خەون و ئاواتێکی هەیە چۆن بتوانێت ئەو هەڵە باوانی کە لە ساڵانی ڕابردوو یاخود لە ساڵی ڕابردوو ئەنجامیاوە بتوانێت لە ساڵی ئایندا بە پلانێکی تۆکمەتر بە شێوازێکی جیاوازتر بە کەسایەتێکی جیاوازتر بتوانێت خودی ژیانی خۆی بگۆڕێت و گۆڕانکاریکی باش بکات لە تەواوی ژیانە. جا ئێستا پێم خۆشە چەند کەسێک بدوێنم لێرە کە بە خۆشحاڵیەوە هەم لە پێشەنگاکە ئامادەن و هەم هاوڵاتیانی خۆشەویستیش هاتوون بۆ سەردانی نێو پێشەنگاکە. سەرەتا ئەچینە لای سەرپەرشتیاری گشتی پێشەنگاکە خاتو ئامینە عەلیمان لەگەڵاوێت. خاتو ئامینە ئەگەر بێتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونت. هەر با لەوە دەست پێ بکەین باسمان کرد پلانی ساڵی ئایندا لە ساڵی 2024 چۆن ئەبێت. ئێوەش لەم پێشەنگایە ئێوەتانەوێت لە کۆتا ڕۆژی ساڵی 2023 چۆن بە شێوازێکی جیاوازتر پلان دابڕێژن بۆ ساڵی 2024. دەستان خۆش بێ بە خێراتنتان لێ یەکەم. ئێمە ئەم پێشەنگایەمان کردەوە لە ژێر ناونیشانی خواحافیزبوونی لە ساڵی 2023 و پێشوازیکردن لە ساڵی 2024 کە بتوانین بە پلانی جوان و بە ئاماژەیەکی جوانەوە بینەوە ناو ساحەی ئیش و کار و چالاکیەکان. ئەو خانمانە ینی بەڕاستی توانایەکی زۆر جوانیان هەیە. من لێرەوە پیان ئەڵێم حەزەکەم هەموو بەرپرسەکانش گویان لێبێ ئیتر با لە پێشانگاکانە ئەم چانە دەرنەکەون ئەم خانمانە دەرنەکەون لەبەرەوەی هەمووی خاوەنی بیرۆکەی زۆر جوانن. ئەمانەیە لە ساڵی ئایندەیە هەفتە بازاریان بۆ بکرێتەوە وەکو هەموو وڵاتەکانی کە بتوانین لە مانگێکا 2 جاریان 4 جار هەفتە بازارێکی گەوران بۆ بکرێتەوە ئەن شتومەکەەکانی خوان ساخکەنەوە نەک لە سلێمانی لە هەموو شار و شارۆچەکان با ببنە سەرچاوەیەکی داهاتی تۆکمە بۆ بژێوی خۆیان. زۆر باشە. بە شێوازێکی گشتی پێم بڵێ کارەکان چی و چین کە بۆ ماوەی 2 ڕۆژ کە پێشەنگاکە بەردەوامی هەیە کارەکان خۆی لە چی ئابینێتەوە؟ کارەکان خۆی لە ئیشی دەستا بینێتەوە بەڕاستی لە مۆمە لە ڕیساکلینە کە ئەو کچەمان ئەو خۆراکانێک کە فرێن ڕیساکلینی بۆ کردووە لە جوانکاری ئافرەتانە لە جلی کوردیە لە خواردنی سەرداپۆچرای شیرینە ینی بەڕاستی تواناکانیانەوەنە زۆرە ینی من زۆر خۆشحاڵم کە ئەبینم ئاواهی ئەم ئافرەتانە ئەم خانمانە لەسەر پێی خوان ئەوەستن و ئیشەکان و کاریخان خوان ئەکەن و بێ ئەوەی کە وەکو ساڵانی ڕابردوو بڵێن ئێمە نین و نەتوان بێنە بازار و دەست لە کەسی کەپانکەنەوە. من زۆر خۆشحاڵم هیوادارم ساڵی ئایندا ببێتە ئەو ساڵێک کە خۆمان و هەموو ئافرەتان و هەموو کورد و تمۆحەتی کە ئافرەتان بەرەو پێشەوە بچێت و هیچیشان کەمترنێ لە هیچ ئافرەتێکی دنیا. دەست خۆش بێت. کۆتا پرسیارت لێ یەکەم وەکو خودی خۆت پلانت چی ئەبێت بۆ ساڵی 2024؟ وڵا هەڵبەتە پرۆژەمان زۆرە من نامێ لێرە پرۆژەکانم پلانەکانم ینی بەڕاستی ئەمێ لە ساڵی ئێستا باسم کرد ئەو پرۆژەیەمان هەبێت کە بتوانم هەفتە بازارێکیان بۆ بکەینەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بە پشتگیری و هاوکاری هەڵبەت بەرپرسان و حکومیەکان. پلانی کەشمان هەیە کە بتوانین کارگەیەک بکەینەوە بۆیان ینی کارگێکی با زۆر ناینێم چون یەکم زۆر پرۆژەم بەڕاستیات پرۆژەم و تۆ براوە لێرەوانێ پلانی کەشمان هەیە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە بەس ئەوەنە بەردەستە بێ باسیەکەم و لەسەر دەکەم باشەگیانەکەم زۆر بەخێر هاتی زۆر سپاس. سپاس بۆ خاتو ئامینە عەلی کابڕێزانوک و سەرپەرشتیاری پێشەنگا لەگەڵمان بوو. جا ئێستا چمە لای خاتونەکان خاتون سڵاو لێ بێتم کاتت باش بێ هەر با لەوە دەست پێ بکەم پێشوی باسی کارەکان بکەین.
پلانت چییە بۆ ساڵی 2024 یاخۆت وتەی تۆ چییە پەیامی تۆ چییە بۆ سەرجەم تاکەکانی کۆمەڵگە کە بتوانن پلانێکی باش دابڕێژن بۆ ساڵی تازە. زۆر بەخێربێن دەستخۆشتان لێ یەکەم. بێگومان هەر ساڵەکە تێپەڕێت بە ئومێدی ئەوەی کە ساڵی داهاتومان باشتر بێت چ لە ڕووی خۆشگوزەرانی بێت چێک لە ڕووی ئەو هیوا ئاواتانی کە نەهاتونەتە دی بتوانین بە دییان بهێنین بەڵام هەنێکشی هەیە پەیوەندیە بە قەدەرەوە شتێکە نووسراوە لەبەرەوە هەمومان بێگومان خەون و خەیاڵمان هەیە ئاواتمان هەیە کە بێتە دی ئیشەڵا ئاسان بێت. لە هیچ هەڵێکی خۆت پەشیمانی کە بۆ نوێ خۆت هەر کارێک کردی بێتت بە هەڵەت زانی بێت لە ساڵی 2023 هەڵبی لە 24 دووبارەی نەکەیتەوە یاخود بە شێوازێکی جیاوازتر خۆت ئامادە بکەی بۆ نمونە لە ساڵی تازەیە هەوڵبەی کتێبێکی تازە بخوێنیتەوە هەوڵبەی زیاتر کارێکی تازەتر بکەی یاخود وەرزشکردن بکەیتە پلانی ساڵی ئایندەت؟ ئەکرێ بڵم بەپێی جیاوازی کەسەکان بیرکردنەوەیان خەون و خەیاڵەکان داهاتویان ئەگۆڕێت ئێمەش زیاترستە بۆم نە کتێب خوێندنەوە بۆ کەسێکە کە زۆر حەزی بە کتێب خوێندنەوە بێ مشتاقی ئەوە بێ ئێمەش لە بواری هونەری و کاری دەستی خۆمانە چۆنەڵی خەون و خەیاڵی داهاتومان هەیە لەبەرەوە لەوانەیە من بۆ داهاتوو پەیوەندی هەبێ بە کارەکەمەوە بتوانم بەرفراوانتری کەم یاخود بیرۆکە و نوێکاری جیاوازتر بهێنمە دی یاخود یەک شتێک هەیە لە خەیاڵمە ئەویش جلی کوردی کە زۆر زۆر بەکاری هێنم نازانم کەمی کەمەوە چکە زۆر زیادە تۆزی ئەوەم هەیە ینی دەست بڵاوم لە بەکارهێنانی جلی کوردی بەڵام ئەوەیە مەصرفێکی زیادە نییە بەردەوام بەکاری هێنم بە شانازیەوە بەڵام پێم مەڵەن ئەڵەن تۆزە کەمی کەرەوە ینی لەبەرەوەی زۆر زۆر پارێتی ئاسەرفەکەم ئەوە وام بیست کە سروەخان زۆری حەز بە کتێب خوێنەوەی بۆی پرسیاریەوەم کرد زۆر بە کورتی باسی کارەکانتم بۆ بکە ئەم کارانە بەچی دروستت کردوون ئامانج لێ چی بوو؟ بەڵێ دیارە خۆشویستنی کارەکە وای کردووە کە ئەم کارە بکەم ڕەنگە ئیسفادەیەکی زۆر ئەوتۆی نەبێ بەڵام هونەر و خۆشویستنی کارەکەم بەردەوامی پێبەخشیوم ئەلوانەکان ئەبینی دیزاینەکان ئەبینی ینی هەمی بیرۆکەیە بە خۆشەویستیەوە دروستکراوە ڕەنگە کاری مۆم زۆر یاخود کاری حەجەر شتێکی باو بێ بەڵام ئەکرێ فکرەی من هەتا کەسێکی تر بگۆڕێ و بە پێی براندەکان هەر کەسە و براندی خۆی لەوانەیە جیاوازتر دەرکەوێت و یەک بناسرێت لەناو خەڵکەکەمە لە هەر شوێنە بیبینی بڵێ کاری فلان کەسە. زۆر سپاس بۆ تەکانت بە خێراتی خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام ئەبین لە پێشانگای کاری دەستی پێشانگای تایبەت بە ماڵ ئاوایی لە ساڵی 2023 ئەم خاتونش لێرە بە خواردن بەشداری کردووە سڵاو لێ بێت پێم بڵێ شیرینیەکانت چین و لە هەمان کاتە وەڵامی ئەوەشم دەستکەوێ ئەتەوێ بۆ ساڵی ئایندە بۆ ساڵی تازە چۆن بە شێوازێکی جیاواز خۆت ئامادە بکەیت. سەرەتا بە خێربێن شیرینەکانی کە ئەمڕۆ ئامادەم کردووە کێکی کەرەمێلە ترالیچەیە کێکی دیسپاسیتۆ کێکی چۆکلێت دۆنەت و خشخشە ئیشەڵا لە پلانم هەیە لە ساڵی ئایندەیە بتوانم ئیشەکەم زیاتر پەرە پێ بم بە زیاتر بە خەڵکی بناسێنم چەند بابەتێک وەک وەرگرتنی کۆرسی بزنس ئەمانە کە ڕەبتی بە ئیشەکەمەوە هەیە پەرەی پێ بم. تەکانت بە هیوای ئەوەی کا زۆرترین کڕیار لێرە بتوانن بەشداری بکەن خۆشەویستان ئەوەی کە لێرە هەیە ئێستا بەرەبایانیشە بەڵام قەرەباڵغێکی زۆر هەیە ئەمامەیەش لێرێ ئەگەر بەڕێزت بچیتە جێگاکەی خۆت بە خۆشحاڵیەوە هاوڵاتیانی زۆر سەردانی نێو ئەم پێشەنگایان کردووە لەگەڵ ئەوەشا بۆ نمونە ئەیانەوێت تەماشای زۆرێک لە کارە دەستڕەنگینیەکان بکەن و لە نزیکەوە ئاشنای زۆرێک لە کارەکان ببن لێرەش پێمان خۆش بچینە لای چەند بەڕێزێک مامەگیان سڵاو لێ بێتم کاتت باش بێت سپاس دەکەم لە کۆتا ڕۆژی 2023 وتی بەڕێستان چییە؟ و لە هەمان کاتە بۆ ساڵی تازەش ئەتانوێت چی بڵێن بە بینەرانی خۆش؟ پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کەناو دایک و باوکی شەهید کە مەندام پێشمەرگەی دێرین تێگەی ئەنفال زیندانی سیاسی کیمیاباران ئیشەڵا ئەم ساڵمان بەڕێ کردووەرە لە تەمەنی خۆمان کەمەوە ساڵی نوێ بە ئیزنی خوا بێتە ساڵی ئاشتەوایی و تەبایی و کۆک لە بینی هەموو ئەحزابە سیاسیەکانە دووش ئێمەش وەکو ڕێکراوەکانی شەڵا وەکو چەپکە گوڵێکی تازە و چەپکە گوڵەکەی مام بە تەمەین پرۆژەی تازە داڕێژین بۆ پتەوکردنی بینی ڕێکراوەکان دووش ئیشەڵا نیازی ئەوەمان هەیە بەڕاستی هەم نەورۆزەکەش بکەنێن نەورۆزێکی
ئەو نەخۆش لە نەورۆزی پار زۆر ینی بەقوتر بێ خەڵکێکی زۆر بێن لە هەر چوار پارچەی کوردستانەوە من ڕێزم بۆ هەر چوار پارچەی کوردستانەیە کە بێنە کوردستانی ئازیزی خۆمان بێن سەردانی شارەکانمان کەن سلێمانی لە چاو ساڵانی پێشوا بژاوەتەوە بژانەوەیکی بەخۆی بینیوە کەتی تایبەتە ئەمە وەلو تۆزی ڕێگەوبانەکانمان تۆزی نوقسانمون لەخوا بەزیا بێسەوانی شکر باشن ومێدەوارم هەموو ڕێکخراوەکان دەستخێنە ناو دەستی یەک بۆ ساڵی نوێ بتوانین خزمەت بە جیلی گەنج بە خانمان بە قچان بە خوێنکارانی بەڕێزکەین من لێرەشەوە ڕایەگەێنم ئەوەی خوێنکار بێ ئەوەی پێشمەرگە بێ ئەوەی موچەخۆر بێ شتەکانم ینی ئەوەی ئەگەر لێرە 2000 سەرخەم بۆوان 1000 سەرەکەم ڕێز و سڵاوم هەیە و بەخێر بێن سەر و سەرچاوم دووبارە لێرەوە سەری ڕێزدانوێنم بۆ دایکی شەیدان بۆ کەمەندامی سەنگەر بۆ دێرین بۆ ئەو پێشمەرگانی لە بەرەکانی شەڕن کە ئێستا زۆربیان سەرمەیانە و قەمسەڵان پێ نییە بەڕێزن بەخێر بن سەر سەکانە خۆش بێت نمونەی بەڕێستان زۆر بێت بە خۆشحاڵیەوە هاوڵاتیان وتی جوان پامی جوانیان هەیە بۆ ساڵی 2024 کە ئێمە ئیشەڵا سبینێ کە یەکی 2024 ساڵی تازە دەست پێکەین بە ئوبێدین ساڵێکی پرشنگدار بێت بۆ هەمووان خاتون چۆنیت پێم بڵێ هیچ هەڵەیەکت کردووە لە ساڵی ڕابردووە لی پەشیمان بوو بێتی هەڵبەی لە ساڵی ئایندەیە بە شێوازێکی جیاواز لەسەر پێکانی خۆت بۆسیکەوەک چۆن ئێستا ئەم ساندە تایبەتە و دانا و توانی و تا هەم بژی ژیانی خۆت و لە هەمان کاتە خزمەتێکیش بە تاکەکان بکەیت سەرتا بەخێراتنی بەڕێستانەکەم بەخێر بن سەرچاوان ئینشاء الله هەر هەڵەیە کە لە ساڵی ئەم ساڵا کردومە هیوازارم لە 2024 دووبارەی نەکەمەوە بەڕاستی من ئیشەکەم زۆر تازێ و تازە دەستم پێ کردووە لایەنێکی جیاوازم لەم ئیشەی خۆمە هەڵبژاردووە بەڕاستی ئێستا بواری چنین ئەوەنە زۆر بووە منیش هەوڵم ماوە کە لایەنێکی زۆر تایبەت هەڵبژێرم ئەویش ئیشەکەم دروستکردنی تەوقی مناڵانە کە بە شێوەیەکی زۆر ورد و جوان کاری چنینم لەسەر کردووە جا هیوادارم 2024 خاتونانی دەست ڕەنگین بتوانن زیاتر و زۆرتر برەو بە ئیشەکانی خۆیان بن و من بەڕاستی بەشی تۆبیشم تاو کردووە بەداخەوم کە لە وڵاتی ئێمە کە دامەزراندن نییە من لە ئێستا ئەم کارە بچووکەم بۆ خۆم هەڵبژاردووە هیوادارم حکومەت هاوکاریمان بکات بۆ نمونە هەفتەی ڕۆژێک قەیچێکا با ئێمە شوێنێکمان هەبێت کارە دەستەکانی خۆمانی لێ نمایشکەین گەشتیارانیانە ئێرە با ببینن کە کوردیش کە چەند دەزڕەنگینە کە چەند کاری جوانی هەیە بۆچی هەر وڵاتانی تر بێت زۆر سپاس بۆ ئەو پەیامە جوانانت بە ئومێدین هەم لە پیشەکەی خۆتە ئیشەڵا دامەزراندن هەبێت بۆ سەرجەم خوێنکارانی خۆشەویست و لە هەمان کاتە لە پاڵ ئەوەی کە تۆ خوێندنی خۆتە تاواو کردووە بەڵام ئەم پیشەی خۆت برەو پێ بە ئومێدین زیاتر و زیاتر بێت کارەکەت سپاس بۆ جەنابتان خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەمە تەواوی کارە دەستڕەنگینیەکانی خاتوونەکان بوو کە بە شێوازێکی جیاواز ئەیانەوێت بۆ ساڵی تازەی 2024 بە پلانێکی تۆکمەتر ئامانجێکی جیاوازتر خۆیان ئامادە بکەن ئێمەش بە ئومێدین ساڵی تازەی 2024 ساڵێکی زۆر شاد و بەختەوەر بێت بۆ گشتاکەکانی کۆمەڵگە و پلان و ئاوات و ئامانجی هەر